سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست بەیانیتان باش. ئەمڕۆ دکتۆر سەرکەوتڕەوفم لەگەڵ پسپۆڕی وردی هەیە لە نەخۆشیەکانی هەرس و جگەر، باسی بابەتی سگێشە و هۆکارەکانی سگێشە و قەبزیەکەین لە گەورەدا. دکتۆر بە خێراتی بانیت باش. زۆر سپاس سپاس بۆ بەڕێزت. لەوە دەست پێ بکەین بەگشتی هۆکارەکانی سگێشە و قەبزی لە گەورەیە لە کەسێکی کامڵە ئەگەڕێتەوە بۆچی؟ بەڵێ هۆکارەکانی ئازاری ناوسک و قەبزی هۆکاری زۆرن بە شێوەیەکی گشتی. زۆربەی کات هۆکارەکان هۆکاری سەرەتایی و بەسیتن، کێشێکی وای نییە نەخۆشەکە. مەسەلەن قەبزی هۆکارەکانی لە کەسانی قەڵەوە زۆرن، لەو کەسانەی کە جوڵایان کەمە، ئاو خواردنەوە ئەو کەمە خۆن و یاخود سەوزە و میوە زۆر ناخۆن، مادەی ڕشاڵی فایبەر زۆر ناخۆن، بە شێوەیەکی گشتی ئەوانن. یاخود ئەو کەسانی کە هودەی تەمەڵیان هەیە کە بە هایپۆتایرۆیدیزم ناسراوە، یاخود ئەوانەی کە شەکریان هەیە و شەکرەکان کۆنتڕۆڵ نییە و درێژخایەنە. هۆکاری تر زۆرە بە شێوەیەکی گشتی. ئازاریشیش هۆکاری زۆرە، مەسەلەن کێشەکانی کۆڵۆنە، کێشەی گەدە و دوانزەگرێ، کێشەی پەنکریاسە، کێشەی باباتی بیرکردنەوەیە، سەرما و گەرمایە و هۆکاری تەشەنوجاتی ماسوولکەی و زۆر هۆکاری تریش. کەواتە سەرما و گەرماژە بێتە سگێشە خۆی بۆ خۆی؟ بەتەکید کە تۆ ماسوولەکانی ناوسکوت پشت و کلێنچکە و هەموو ئەمانەت کە هەوایەکی ساردی بەرەکەوێت بەتەکی دەبێتە هۆی ئازاری ناوسک بە شێشی کاتی بۆ ماوەیەکی دیاریکراوە. زۆر باشە. دکتۆر ئەگەر قەبزی و سگێشە لە یەک بین، باوترین هۆکارەکان چین؟ شتی هەرە باو و ئەو نەخۆشیانش چین کە ڕەنگە لای خەڵک هێشتا ڕوون نەبێ یاخود گرنگی پێنەیرابێت کە ڕەنگە تەنها بە قەبزی دەست پێ بکە یاخود قەبزی نیشانێکی هەرە گەورەی بێ؟ لە ڕاستیە قەبزی و سگێشە بێکەوە زۆرتر ئەگەر ماوەیەکی درێژخایەن بخانێت زیاتر لە گیرانی ڕێخۆڵا هەیە بە هەر هۆکارێک بێت. ئەتر ئایا هۆکارەکە وانەخواست بەهۆی بوونی گرەیەکەوەیە، بەهۆی ئەمەلاتی پێشتری ناوسکە، یاخود هەر هۆکارێکی ترە کە بێتە هۆی گیرانی ڕێخۆڵام ئازارە دروست دەکات. زۆر جار گریژبوونی دەماری کۆڵۆن واتە نەخۆشی IBS قەبزی دروست دەکات و ئازاری ناوسکی دروست دەکات. هەندێک جار برینی کۆڵۆنی درێژخایەن کە کۆم و 40 سانتیم سەر و کۆمەگرێت ئەبێتە هۆی قەبزی و ئازاری ناوسک بۆ زۆر هۆکاری تریژن لەوانە خوانەخواست بوونی شەرپەنجەی کۆڵۆن. باشە. دکتۆر با بینە سەرەوەی بابەتی نەخۆشی گەرموجۆ یاخود هەستیاری گەرموجۆ لە گەورەیە چۆن دەرەکەوێت؟ لە ڕاستای نەخۆشی سیلەکزیز کە بە نەخۆشی دانێوەڵا ناسراوە، نەخۆشیەکی تا ڕادەیەک باوە. بۆ نمونە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 141 کەس یەک کەس هەیە، یانێ بە ڕێژەی 0.7% لە 100 کەسە. لەبەرەوە نەخۆشیەکە باوە، نیشانەکانی بەرفراوانن، ئەتوانین بڵێن کۆی ئەندامەکان و سیستمەکانی جسم ئەگرێتەوە. بەڵام نیشانە زەقە باوەکانی بریتین لە ئازاری ناوسک، سکشون، هەندێک جار بە قەبزیەت، خورانی پێست، لاوازبوونی گەشە، ئازارێکی توندی ناوسک، غازات، پەڵەت دەرکەوتنی پەڵە لەسەر جسم، برینی ناودەم، بەرزبوونی ئەنزیمەکانی جگەر، نەقسی کۆمەڵک ڤیتامینات، کەم خوێنی، هەروەها نەقسی با بڵێن هەندێک نەخۆشی ڕۆماتیزمە، لەوانە بوونی ئازاری جونگە، ئاوساوی جونگەکان، سووربوونەوەی جونگەکان، سووربوونەوەی چاو، هەندێک جار بە لەرزوتایەت، هەندێک جار بە خەمۆکیەت، بە سەر ئێشەیەت، بە ئازاری ماسوولکە بە شێوەی گشتیە و بە بێهێزیش، ینی کۆمەڵی نیشانەی دوور و درێژیە. لە ئەفرەتانە هەندێک جار بە تێکچوونی سوڕی ماگانە دێت، لە بارچوونی مناڵ، تێکچوونی باری ژنانی ئافرەتان و کۆمەڵک نیشانەی تر بەڕاستی. پەیوەندی توندوتۆڵی چەند بخانێ دکتۆرم نیشانانە؟ لە ڕاستیە کاتێک دیاریکراون دیاری نەکراوە بۆ ئەوی کە تۆ تەشخیصی سیلەکی پێبکەی، بەڵام عادەتەن لە 3 مانگ بۆ 6 مانگ زیاترە نیشانەکانیان ناکرێت. تۆ نەخۆشێک هەفتەیەک وابێت تۆ بڵێ وڵا نەخۆشی دانەوەڵە و سیلەکی هەیە. باش. ئەو نەخۆشیە کە لە ناو خەڵک بە نەخۆشی گەرموجۆ ناسراوە پەیوەندی هەیە لەگەڵ نەخۆشی دیکە، واتە لەمان کاتە نەخۆشی تر دەرکەوێت لە جستەی ئەو کەسە؟ بەتاکید نەخۆشی سیلەک پەیوەندیەکی توندوتۆڵی هەیە لەو کەسانەی کە شەکری جۆری یەکەمیان هەیە، لەو کەسانەی کە کێشەی غودی درێژخایەنیان هەیە کە پێی ئەوتر تایرۆیدایتس،
ئەو کەسانی کە ئەدیسن دزیزانێکێشی ڕژێنی سەرگوچیلیان هەیە یاخود ئەو کۆسانی کە نەخۆشی ئاڕیان هەیە ڕۆماتۆید ئەرفایتس کە لە ناو خەڵکا بە نەخۆشی ڕۆماتیزمی گشتی ناسراوە و نەخۆشی سیلێک پەیوەندێکی توندوتۆڵی لەگەڵ کۆی نەخۆشیەکانی جسمدا هەیە مەسەلەن ئەگەر سیلێک دیزیز چارەسەر نەکرێت ینی سەرە شێشە بە کۆمەڵک نەخۆشی مەترسیدار چۆن تەبەن ئێمە بێ سەرەتا باسی ئەو بکەین بۆچی وابێت چۆن ئەزانی کە نەخۆشی سیلێکت هەیە نیشانەکانیمان باس کرد دەرەنجامی نەخۆشی سیلێک بە تێپەڕبوونی کات کە ئەبێتەوە هۆی نەقسی ڤیتامینات و مادەکان زایەکان و کەم خوێنی ئەگەر چارەسەری نەکەی ئەبێتە هۆی هەوکردنی مەناعی جگەر هەوکردنی بۆری پەنکریاس بۆری زیرا و ئێسکە نەرمە کەمبوونەی چڕی ئێسک هەروەها خەمۆکی درێژخایەن هەروەها دوور بێت شێرپەنجەی سوورێن شێرپەنجەی لێمفەگراوی واروها شێرپەنجەی ڕێخۆڵە باریکە کە هەموومانە بەڕاستی مەترسیدان و بە ڕێژەی ینی نیو بۆ 1.5 لە هەموو 100 کەسێکە ئەگەری هەیە دکتۆر لە نەخۆشی گەرم و جۆ کێشدا بەزێ لە گەورەیە بەتەکیید چونکە عادەتەن ئەم نەخۆشانە توانێت خواردنیان کەمە ئازاریان هەیە غازاتیان هەیە سکشونیان هەیە کە نانەخۆن ئازاریان هەیە زۆربەی کات وەکو برینی گەدە و دوانزەگرێ دەرەکەوێت نەخۆشەکە گومانە با کە شتێکی تری هەبێ واتە بەنمونە لە مناڵار یەکێ لە نیشانەکان ڕەنگە ئازاری گەدە بێ لە گەورەشە ئەشەیەکێ لە نیشانەکان هەمان شت بێ ئازاری گەدایان هەبێت و نەخۆشی گەرم و جۆشیان بەتەکید وە ئەمە زۆر جار هەناوبینی نازووری گەدە و دوانزەگرێ بۆ نەخۆشەک ئەنجام دەدەین وا تەسەورەکەین کە برینی گەدەی هەبێ کە سێری دوانزەگری یەکەین کۆمەڵێک نیشانی تێ ئەمە خۆمانەستی پێکەین کە لە نەخۆشی دانەوێڵە ئاچێت زەرعی لێ وەرەگین دواتە دەرەچەکە نەخۆشی دانەوێڵە ئەڵێ بەتاکید دکتۆر ئەوەی ئەو نەخۆشی هەبێت چی نەخوات ئەوەی ئەو نەخۆشی هەبێت تەمان سەرەتا پێویستە تاکید بێت کە ئەو نەخۆشی هەبێت چون بەچی ئەچی دوێت دەستنیشانکردنی نەخۆشی دانەوێڵە گەنم و جۆ بە سێ ڕێگا ئابێت ئەبێ هەر سێ نیشانەکان هەر سێ خاڵەکەی تیابێت خاڵێکم نیشانەکانی بڕوا لەگەڵەیە تە نیشانەکان زەق بن نیشانەکان زەق بن و لەگەڵ نەخۆشیەکە بڕات خاڵی دووەم بریتە لەوەی کە فحسێکی خوێن هەیە پێڵەن سێرۆلۆجی ئەبێ و فحسەی پۆزتیڤ بێ و باشترین و دقیقترین فحص بریتە لە TTG IgA IgG لە مناڵە ئەنتی ئیندۆماسیل خۆت بەڕێز سپۆری مناڵانی لە من باشترە زانیت وا باشتر ئەم دوانە یاخود فاسی TTG DGP IgA و IgG معنی ئەماش کە معنی بەڕاستی متمانیان پێکرێت بۆ تەشخیص پێشتر کۆمەڵک فاسی تر بەکارهات لە خوێندا کە بەڕاستی جێی سیقە نییە زۆر وردنین زۆر وردنیە و پشتی پێ نابەسرێت ئەگەر هاتوو نەخۆشەکە ئەم فەسانەی پۆزتیڤ بوو خاڵی سێم پێویستە جێبەجێ بکرێت کەویش بریتە لە ئەنجامدانی هەناوبینی واتە نازووری گەدە و دوانزەگرێ و وەرگرتنی پارچەیە لە بەشی دووەمی دوانزەگرێ و نردنێتی بۆ مختبەری شانەزانی بۆی کە بزانین بە تەکید نەخۆشەکەی هەیە ئەبێ ئەم سێخاڵی تا موجودە ئەو کاتاڵی تۆ نەخۆشی گەنمی هەیە نەخۆشەکە ئەگەر یەکێک بڕیار بە کە هەناوبینی نەکە هیچ بەدیلێکمان هەیە بۆ یاخود ئەکرێ کاتی بینێیان نا بەڵێ ئەو کەسانی کە ڕەفزی هەناوبینی و تەنازوورەکەن فەحسێکی ترمان هەیە ئەتوانن بیکن کە پێڵەن HLA تایپین HLA تایپین فەحسی وەکو جینا دوایە HLA تایپینە DQ2 DQ7 مان هەیە ئەگەر هاتو ئەم دوو فەحسی نێگەتیڤ بوو ئەوە لە 100% نەخۆشەکە نەخۆشی دانەوێڵە و سیلەکی نییە بەڵام ئەمش کێشەیەشی ئەگەر پۆزتیڤ بوو ناتوانانی بڵێ نەخۆشی گەنمی ئیلا بێ پەنا بەرەتە بەر نازوور و وەرگرتنی زەرعە بۆچی چونکە دەرکەوتووە کە لە سایە دەی خەڵکی ئەو فەحسی DQ2 DQ7 پۆزتیڤ و نەخۆشی گەنمیشی نییە لەبەرەوە لە ئەگەرێک لە ئەگەرەکانە هەر پێیسمان بە ئەنجامدانی هەناوبینی ئەبێ زۆر باشە بینەرانی خۆشەویست ئێوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەوانەی کە ئێستا بینەرمان نەتوان لە پێیجی فەرمی کورسات لەوێ کۆمنتەکانتان بنووسن ئێستا لە پەخشی ڕاستەخوا و منیش وەڵامی پێویستان بۆ وەرگرم دکتۆر چ خواردنێک پرسیارەکە ئەوەیە لە کۆمنت کراوە چ خواردنێک ئەبێتەوەی قەبزی بەگشتی خواردنێکی تایبەت هەیە ئەو خواردنانەی کە ئەبێت ئەبنە هۆی قەبزی لە ڕاستیە لە کەسێک و بۆ کەسێکتر ئەگۆڕە لە تەمەنێک و بۆ تەمەنێکتر ئەگۆڕە نێ زۆر جار خواردن هەیە مەسەلەن خواردنی سەوزەوات و میوەهات هۆکارێکە بۆ دوورکەوتنەوە بەڵام مەسەلەن ینی ئەو خواردنانەی کە چارەسات و ئەمانەیە یاخود بقولیاتە زۆر جارە بێتەوە هۆی قەبزی و غازات سگ ئاوسان ئەمانە دروستیەکات کەم ئەو خواردنەوە هۆکارێکە
دانەوێڵە بەگشتی هۆکارە بۆ قەبزی لەبەرەوە زۆر جار کۆتنەوە لە دانەوێڵە و پێکاتەکانن هۆکارێکە بۆی کە تۆ لە قەبزی نەجاتێ بێت بەڕاستی لێشێکە بۆ کێشترە گۆڕێت ناتوانانی بڵێ ئەم خواردنانە قەبزە ئەەکەن وەرزان بە وردی باسی ئەومان نەکراوانی نەخۆشی سیلێک یاخود گەنم و جوان هەیە چی نەخۆن تەنها گەنم و جۆ یاخود وردەکاری تریشی تایە لە ڕاستیە ئەبێت تەشخیصی نەخۆشەکە بکرێت ئەو کاتە ئەبێت لە گەنم و جۆ ئەوەی لە گەنم و جۆ دروستەکرێت دوورکەوتنەوە بۆ هەتاهەتایی بەڕاستی کە ئەمە تۆزە قورسە بۆ نەخۆش و ئەبێ پزیشکی خۆراکی تایبەتمەند لەو بوارەیە بە دوواداچوونی بۆ بکات و چاودێری بۆ بکات و هەموو ئەو مەسەلە ئەو معەلەباتانەی کە ئەیکڕی ئەبێ سەیری پێگاتەکەی بکەی ئایا ئەمە خواردنی دانەوێڵەی تایان نا چی لێ نووسراوە بە وردی ینی شتێکێ لێ نووسرابێت بە زمانی ئینگلیزی خۆت ئەزانی وێت ئەن ڕای وێت ڕای بێرلی ئەمانە کە واتە گەنم و جۆ و ڕایە لێ نووسراوە و خۆشی ئەنووسێت یانێ مە خۆشببختانە لە هەندێک لە مارکەتەکانی سلێمانیە لە کوردستانە هەندێک مارکەتمانەیە کە معلەباتی تایبەتانە بۆ نەخۆشانی کە نەخۆشی سیلێکیان هەیە ئەتوانن سوود لەوە بینن هەرچەندە ئەوانش بە ڕێژەیەکی کەم هەر پێگاتەکانی دانەوەڵیان تێدایە باش ئەگەر یەکێک نەخۆشی گەنم و جۆ هەبێ و پارێز نەکات سەر کێشێ بۆ حاڵەتی شێرپەنجە بەڵێ بە تاکید لە دوورمەودایە لە خلالی چەندەها ساڵە ئەگەری توشببوونی هەیە بە شێرپەنجەی لیمفەگرێوی کە پێڵەن لیمفۆما ئینتستانە لیمفۆما خوانە خواست شێرپەنجەی سوورێنچک وهروەها شێرپەنجەی ڕێخۆڵە باریکە ئەمانەی شەکل لەو مزعافاتانە و طبعاً گەشەی دابەزێت تووشی کەم خوێنێکی زۆرە بێت ئەپوکێتەوە نەخۆشەکە سەپڵی ئەپوکێتەوە یعنی کۆی نیشانەکانی بەدهەرسی تێدا دەردەکەوێت کە بە تەواوەتی نەخۆشەکە لاوازەکات دکتۆر بەدەر لە نەخۆشی گەنم و جۆ حاڵەت هەیە تەنها هەستیاری گەنم و جۆ بێ واتە نەخۆشێکی درێژخایان نەبێ شتیوا هەیە بە تاکید ئەمە نەخۆشێکمان هەیە پێڵەن نەن سیلەک گلوتین سنسیتیڤیتی کە ئەمە هەمان نیشانەی نەخۆشی سیلێکی تێدا بەڵام کە تۆی نەری بە فەحسەکان فەحسی خوێنەکەی پاکە و فەحسی زەرعەکەشی پاکە ئەمە بەس بە نیشانە بڕیاری لەسەری زیاتر بەس بە نیشانە بڕیاری لەسەری هەندێک جار ئەنتی گلیادین ئەنتیبەدیشان پۆزتیڤە چونکە وەکو پێشتر باسمان کرد زۆر ئەتیمادی ناکرێتە سەر هەندێکشان ئەمانش بە هەمان شێوە سوودە بینین لە دوورکەوتنەوە لە پەکاتەکانی دانەوێڵە کە نەیخۆن بەڵام تا حدێک مزعافاتی کەمترە و چارەسەریشی ئاسانترە چونکە نابێتە هۆی ماک و مزعافاتی درێژخایەن ئەمانی شەر قەبزی و سگێشە و سکچوون بە هەمان نیشانەی نەخۆشی دانەوێڵەوەتە سیلەک دزیز دەرەکەون ئازاریانە بێ سکچوونیانە بێ غازاتیانە بێ کێشان تا حدێک دابەزێ و ئازاری ماسوولەکان هەمان نیشانەکانی تریانە بێت ئەمە قورس نابێ بۆ بەڕێزت وەک دکتۆر بڵێ تۆ نیشانەکانت تایە و پشکنینەکە نۆرمەڵە بەڵام نابێ ئەو شتانە بخۆی یاخود قەناعەتی کولی ئەو کەسە گرنگە یاخود ئەزمونکردنی ئەو کەسە گرنگکە لەگەڵ خواردنی ئەو بابەتانەیە کە ناڕەحەتی کردووە وەکاکتۆر پرسیارێکی زۆر جوانە نەخۆش ئەبێ دانیشێنیت قسەی لەگەڵا بکەی بە جوانی بۆی ڕوونکەیتەوە تێگەێنی چکە کۆمیونیکیشن سکیڵ ئوسلوبی تێگەیاندنی پزیشک بۆ نەخۆش زۆر گرنگە دانیشاندنی تێگەیاندنی وای لێ بکەی کە سەردان بکات و تێگەێنیت کە ئەم نەخۆشی بەڕێزت نەخۆشیێکی مەترسیدار نییە تەنها پێویستی بە متابعە و چاودێری دوولایانە هەیە بەو شێوەیە باشن ڕێگەی داهێنەمەوە باش دکتۆر هیچ میوەیەک هەیە گرفت دروستکە لە بابەتی هەستیاری گەنم و جۆ یاخود هەموو خواردنەکانی ترەکرێ بە ئاسایی بخورێ من وەکو میوە هیچ شتێکم نەبیستوە نەمخوێندێتەوە کە ڕێگە پێنەدراوە بێ لە نەخۆشی سیلێک دیزیزە ئەوەندێ لە مناڵانە نازانم ئێوە اختصاسەکەتان جیاوازە ڕنگ بێلایەوە شتێکی ترێ بە زەوەندەی مزام هیچ میوەیە کێشە دروست ناکا بەوە نەخۆشی سیلێک باش ئەگەر دایکێک شیر بات ئەو حاڵەتەی هەبێ گرفت بۆ مناڵەکەی دروستە بێت واتە دایکێک نەخۆشیەکەی هەبێت و شیر با بە مناڵەکەی زۆربیان ڕەنگە ئەو ترسیەوەیانە بێ بڵێ بەهۆی شیرەکەەوە نەخۆشیەکە بگوازرێتەوە شتی وا هەیە نەوەڵا و نەخۆشی گواسراوە نیە تا بڵێن وەڵاگەر تۆ شیر بێ بۆ مناڵەکە گوزرێتەوە هیچ کێشەیەک دروست ناکە ئەتوانێت شێری خۆی با بە سەلامەتی و شتێکی زۆر تەندروستە باش چارە نووسی نەخۆشیەکە چۆن ئەیگەێنی بەو کەسەی کە بەنمونە بەڕێزت دەستنیشانیەکەی
بە نەخۆشێکی قورس ناویە بێ یاخود بە نەخۆشێکی درێژخایەن یا تاقەت پڕوکێنە چۆنە؟ ئەگەر نەخۆش پابند بێ بە ڕێنمایەکان بە شێوەیەکی باش لە پەگاتەکانی دانەوێڵە و گەنم و جۆ دوورکەوێتەوە و مادەکان زایەکان و ڤیتامینات قوات و کالیسیۆم و ئەو ڕێنمانی کە پزیشکی پسپۆر پێ ئێدات جێبەجی کاوەکو خۆی نەخۆشەکە تا ڕادەیەکی زۆر باش کۆنتترۆل کراوە. بەڵام ئەگەر بێت و گوێنایەتی و سەردانیەکان لە کاتی خۆیان نەکات و ئەو شتانی کە گرنگە پابند نەبێت پێی بە تەشید نەخۆشێکی مەترسیدارە وەکووتمان سەر کێشە بۆ دوسێ جۆر لە شەرپەنجە و بەدەهرسی و بەدخۆراکی و کۆمەڵێک مزعافات. زۆر باشە بێگومان پرسیاری بینەران هاتووە بەڵام بەدەر لەم پرسیارانە دکتۆر ئەتوانین بڵین نەخۆشی گەنم و جۆ ڕێژەی هەیە واتە لە کەسێک ئاگەر پارچەیەک نان بخوا زوو نیشانی لە دەرکەوی لە کەسێکی شاگەر بۆ چەند ڕۆژێک ئەمە بکە ئەنجا نیشانی لە دەرکەوی یاخود زۆربیان لێکەوە نزیک. کاک دیکتۆر لە کەسێکەوە بۆ کەسێک شتەرە گۆڕە ئەمە نەخۆشمان هەبووە دووکەوتۆتۆ لە دانەوێڵە بەڵام بۆ هەندێک فەحسی تایبەت بە خۆمان کە گوستمانە متابعی بکەین فتری 5 ڕۆژ 7 ڕۆژ سومانێتەوە سەر دانەوێڵە نەخۆشەکە زۆر بەسەری نیشانەکانی تێدا دەرکەوتۆتەوە بەرەو خراپی ڕۆشتووە. هەشە درەنگتر هەشە زووتر هەیە لە 2 ڕۆژ 3 ڕۆژە هەیە 2 هەفتەیەکی پێچە لەبەرەوە ناتوانانی پێشبینی بکەی لە کەسێکەوە بە کەسێک شترە گۆڕێت. زۆر باشە دکتۆر پرسیارێک کراوەڵێ من ڕژی زەردوویەکەم بەرزە و بەڵام ئیکۆگرافی جگەر و زرا و ئەوانە شم نۆرمەڵە ئەو بە سیفەتەوەی بەڕێزت پسپۆری وردی هەرسوزگەری بۆیە پرسیارەی کردو. زەردووی هۆکاری زۆر زۆرە ئەبێ نەخۆشەکە سەراحەتەن ببینێت چکە بێ بزانی زەردووەکەی چەند ڕۆژە هەیە ئایا زەردووەکەی قوڵە چوک چووی گرتەوە ماوەی چەندێکەوە تەمەنی چەنە ئام نەخۆشە خورانی لەگەڵایە ڕەنگی میز و پیسایەکەی چۆنە کێشی دابەزیەوە یاننا ئازاری ناوسکی هەیە یاننا فەحسی ڤایرۆساتی کردووە سۆنەری کردووە خەلەل لە زرا و بۆری زرا و بۆری پەنکریاس و جگەریە هەیە یاننا هیچ دەرمانێکی بەکار نییە ناوخۆ خۆ دەزانی ینی کۆمەڵێک دەرمانی زۆر زۆرمانێکە ئەبنە هۆی زەردووی ئایا لە عیلەکە هەیە ئایا تازە خوێنی تێ نەکراوە ئایا ئەم نەخۆشە پێشتر ئەمەلیاتی کردووە دانپڕکردنەوەی هەبووە ئایا مەسەلەن کوتانی نەکردووە پێشتر کەواتە وردەکاری زۆرە وردەکاری زۆر زۆرە زەردوویەکی گەلەوانەی کە بە دواداچوونی زۆر وردی ئەبێت بەڵام بە شوێی گشتی ئەگەر کورتخایان بێت ئەو کاتەوە باشترە سەدانی پزیشکی پسپۆر بکات بۆ دەواداچوونی زیاتر. دکتۆر سەرکەوت سپاسی بەڕێستەکەین سپاس بۆ زانیاری و ڕێنمایە وردانە بینەرانی خۆشەویست ومێدەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ.